هاوینەی تایبەت بە هونەر و ڕۆشنبیری لە چەمچەماڵ کرایەوە کە جگە لە خولی زمانەکان تایبەت بە زمانی ئینگلیزی و عەرەبی و زمانی کوردیشی تیا بووە، هەردوو هەروەها هونەری شێوەکاری و میوزیکیشی لەخۆ گرتووە. بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ و خانەی شۆڕش بۆ ڕۆشنبیری منداڵان کۆتاییان هێنا بە خولێکی هاوینە کە 45 ڕۆژی خایاند و زیاتر لە 150 منداڵ تیایدا سوودمەند بوون. خولەکە پێکهاتبوو لە میوزیک، شێوەکاری، خولی زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، کوردی و هەروەها خولی دوورمانیشی تیادا بووە. خانەی شۆڕش بۆ ڕۆژ مناڵان ساڵانە لە پشووی هاویندا خولی هەمە جۆر بۆ مناڵان دەکاتەوە. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە توانیمان 6 خول ڕابگەین بۆ مناڵانی سنوورەکە، لەوانە خولی موزیک، شێوەکاری، دوورمان، زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی. ئەم خولانە کە کردومانەتەوە بە سوپاسەوە مامۆستانی خۆبەخش لە خانەکە توانیوانەوانە بڵێنەوە. نزیکی 150 مناڵ بەشدار بوونە لەم هاوینەدا سوودمەند بوونە. تا ڕادەیەکی باش ئێمە دڵخۆشین بەوەی کە مناڵانی سنوورەکەمان لەم خانەیە لایەنە پەروەردەی و ڕۆشنبیری هونەرەکەیان بەنجام گەیاندووە، دوو توانیوانە لە بابەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان دوورکەونەوە و گرنگیەکی زیاد بە خۆیان بدەن. بەڕاستی زۆر دڵخۆشم لەبەرەوەی سوودێکی زۆری هەیە لەم سەردەمەیە. بەڕاستی گرنگی زۆر بەمانە نادرێ، بەڵام لە بەخۆشبەختانە لە خانەی ڕۆشنبیری منداڵانی شۆڕش گرنگیکی زۆری پێداوە و لێرە و سوپاسی مامۆستاکانم دەکەم و زۆر دڵخۆشم کە دەبینین چەند چالاکیەکی زۆرمانێ لە خانەی ڕۆشنبیری منداڵانی شۆڕش.